بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق ساڵێک بەسەر کابینەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تێپەڕ دەبێ کە لە پەرلەمانی کوردستان و لە بەردەم ئەندامانی پەرلەمان سوێند یاسایی خوارد و کارنامەی کابینەکەی خوێندەوە کە زۆرترین خاڵیان جەختی لە چاکسازی و باشترکردنی ژیانی هاوڵاتیان دەکردەوە بەڵام تاوەکو ئێستاکە خاڵەکان تەنها نووسراوی سەر کاغەز بوون و نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە. ئێستا کوردستان بەهێزتر و سەقامگیرترە و حکوومەتیش شەفافترە. ڕێکخراوی ستۆپ بە پشتیوانی سندوقی نیشتیمانی بۆ دیموکراسی لە ڕێگای راپۆرتێکەوە هەڵسەنگاندنی بۆ کارەکانی کابینەی نوێم کردووە و تێیدا هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرجەم سێکتەرەکان تووشی کێشە و گرفت بووە و هەنگاوەکانی چاکسازیشی زۆر بە سستی بەڕێوە بردووە کە دەکرا زۆر خێراتر پرۆژەی چاکسازی بەرەو پێش بردبایە. کۆمەڵێک بڕیاری گرنگ دراوە بەڵام لە ئاستی جێبەجێکردنە هێشتان سستە ئەو هەنگاوانەی کە بۆ چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نراوە سستە. ئێمە لە راپۆرتەکە داوامان کردەوە حکوومەت بەکرداری بەڵێنەکان بەکرداری بکاتن بە تایبەتی هێلە گشتیەکانی کارنامە کە سێزە خەڵباس چاکسازی دەکاتن تا ئێستا لەسەر ئەرزی واقع نەبیندراوەکە بەرەنجامی هەوڵەکانی چاکسازی چ بووە بە تایبەتی لە خاڵە سنووریەکان کە ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە تا ئێستا دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان شەفافی تێدا نیە هەروەها کە سێکتەری نەوت تا ئێستا ینی بە هەمان سیاسەتی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بووە بەرمەبنای ئەو سێزدە خاڵێکە لە کارنامەکە هاتی ئێمە هەڵسەنگاندن و بەدواداچوونمان بۆ کردووە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش نایشارێتەوە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنها بەرامبەر هێزە ئۆپۆزیسیۆنەکان بێپاک نەبووە بەڵکو بەرامبەر بە هێزە بەشداربووەکانی کابینەکەشی بێپاکانە مامەڵە دەکات. ئەو ئەندامەی پەرلەمانی کوردستان باوەڕی وایە کابینەی نوێمی حکوومەتی هەریان فەشەلی هێناوە و پێویستە دەست لە کار بکێشێتەوە و شکستی خۆیان ڕابگێنن. بەداخەوە تاکو ئێستا کە ئەمە نیوەی با بڵێن نیوەی خولەکەی وا تەواو کردو تا ئێستا هیچ ئومێدێک و هیچ گەشتبینێکی وای بە هیچ لایەکی نەداوە نەک ئۆپۆزیسیۆن حتاوەکو ئەو هێزانێکەوە بەشداری حکوومەتیشن ئەوان لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن ڕەشبینترن لەبەر ئەوەی هیچ بڕیارێک و هیچ هێزێک و هیچ تین و تەوژمێکی چاکسازی بەڕاستی جوولە و چالاکی نەبووە. پرستاندن بکرێت بۆ بانکردنی بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی بۆ هەموو ئەو وعد و بەڵێنانە کە بە خەڵکیاندا بە ناوی چاکسازی لەم کابینەیە کە بەداخەوە سەد خۆزگەمان بە کابینەی پێشووتر. هیوادارین ئەم بەڵێن و دروشمانە لەم کابینەیەدا بکرێنە کردار. دەستپێکی کابینەی نوێم بە هەڵمەتێکی بەرفراوانی ڕاگەاندن و زەقکردنەوەی دروشمەکانی چاکسازی و حکوومەتی بەهێز دەستی پێکرد بەڵام تێپەڕبوونی ساڵێک و 2 مانگ دەری خست بەڵێنە گەورەکان دەنگی دەهۆڵ بوون و تەنها لە دوورەوە سەرنجڕاکێش بوون لەسەر زەمین و واقع چاکسازیەکان نەبوون بەکردار. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.